سەردانی بەڕێوەبەرایەتی خاوەن پێداویستی تایبەتمان کرد. دیارە ئەم بەڕێوەبەرایەتیە یەکێکە لەو بەڕێوەبەرایەتیە گرنگانە کە تەماسی مباشری هەیە لەگەڵ هاوڵاتیان ئەو هاوڵاتیانەی کە خاوەنی پێداویستی تایبەتن کە نەخۆشیان هەیە کە لە وەزعێکی دەرونی و دارایی باشدانین ئەم سەردانەمان ئەنجامدا. سەردانەکەمان بۆ ئەوەیە کە لە نزیکەوە ئاگاداری دۆخی ئەم بەڕێوەبەرایەتیە بین کە زۆرترین خزمەتگوزاری پێشکەشکەوە لە هەمان کات ئەو معوقاتانە و ڕێگریانەی کە لە بەردەمی دائیرەکەیە هەیە و بتوانین لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان لە بەغدا ئیشی تەواوی لەسەر بکەین و بتوانین چارەسەر بکەین. جێی خۆشحاڵیە کە ئەم بەڕێوەبەرایەتیە خزمەتێکی زۆری کردووە. سوپاسی بەڕێوەبەر و یەک بەیەکی فەرمانبەرانی ئەم بەڕێوەبەرایەتی ئەەکەم کە لە ماوەی ڕابردووە خزمەتێکی زۆری شاری کەرکووکیان کردووە و ئێمە لێرەوە داوا ئەکەین هەر کەسێک کە مناڵی خاوەن پێداویستی تایبەتی هەبێ کە کەسانی بە تەمەن و بە ساڵاچووی خاوەن پێداویستی تایبەتی هەبێ کە لە هەر تەمەنێکە پێویستیان بۆ هەبێ کە بە پێی یاسا ئەمانە خۆیان قانونی عراقی شمولیانەکە بۆی کە هاوکاری بە خێوکەرەکەیان پێدرێیان ڕاتیبی بە خێوکەریان پێدرێ بێن بۆ ئەم بەڕێوەبەرایەتیە ناوی خۆیان تۆمارکەن یان پەیوەندیکەن بە مەکتەبی منەوە بۆ ئەوی ناویان تۆمار بکەین و لە بەغداوە ئیشی تەواویان لەسەر بکەین.